ئەمساڵ کە یادی 45 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و 44 ساڵەی هەڵگیرسانی شۆڕشی نوێ دەکرێتەوە. نزیکەی 6 مانگێک بەسەر سازانی چوارەمین کۆنگرەی ئەو حزبە تێدەپەڕێت. ئامانجی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە بە بەرجێکی نوێ و سەرکردە گەنجەکانی هەنگاوەکانی خێراتر بکات بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە مۆرچێکی سەردەمیانەوە پەرە بەکارکردن بدات. پێمان وایە لە ئێستاداکەوە کاتی ئەوەیە کەوایەتی زیاتر گرنگی بە پڕۆژە و بەرنامە و خولیا و داخوازیەکانی گەنجانی کوردستان بدات و گەنجان و لاوان و خوێندکاران و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و پیشەوی و زەماوریەکان زیاتر لە یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕێ دەکەن لە ئەنجامی بەکارخستنی پرۆژەی دامەزراندن و هەروەها بەکارخستنی تواناکان لە کەتی تایبەت. نوێبوونەوە کە دروشمی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو تەنیا دروشمێک نەبوو، بەڵکو نوێبوونەوە بە کردداری لە کۆنگرەی چوارەمی یەکێتی چەسپێنرا، ئەوە تا زۆرینەی سەرکردەکانی گەنج و خوێنی تازن، تەنانەت هەردوو هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دوو سەرکردەی گەنجن. ئەو سەرکردایەتیە نوێیە جێ ڕەزامەندی یەکێتیەکان بێتن و ئەدای باشتر بێتن گەڕانەوە بێ بۆ ئەو ئامانجانێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەری دروست بووە لە پێناوی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. من بە گەشتبینیەوە دەڕوانمە ئەو سەرکردایەتی ئێستا. بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغێکدا دامەزرا کە هەرسی بە هەرسێنە. یەکێتی هەمیشە بە بەرنامەی نوێ و بەدیدی نوێ و بە بەرنمەیەکی تۆکمە هاتوتە ناو خەباتی سیاسی لە سەردەستی کۆمەڵێک گەنج و هەمیشە یەکێتی بەرنامەی نوێ و دیدی نوێی پێبووە بە بەرنمەیەکی باش و بە گیانێکی یەکێتیانە هاتوتەوە ناو خەباتی سیاسی گەلەکەمان و وڵاتەکەمان. یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستێکی زۆر گرنگە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە داینەمۆی داهێنان و بەرنامەی نەبوو. ئێستاش کە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی بەستووە کۆمەڵێک گەنج کۆمەڵێک گۆنجی ئەکتیڤ هاتۆتە پێش پێگومان زۆر گەشتبینین. لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دروشمی نوێبوونەوەی بەرز کردوێتەوە، یەکێتی دەیەوێت وەک چۆن لە کات و سەردەمێکدا دروست بوو بۆ وەڵامدانەوەیەک دژ بە تەسلیمبوونی ئیرادەی کوردایەتی لە دوای کۆنگرەی چوارەمیش سەرکردایەتی نوێی یەکێتی بۆتە سەرمەشقی هەنگاوەکانی هەموو نوێگەریەک لە بەستنی پەیوەندی نوێ، ڕێککەوتنی نوێ، بەرنامە و پلانی نوێ بۆ گشت کوردستان تا لە سایدا هەمووان هەست بە ئۆقرەی و ئاسوودەیی بکەن. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.